أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإن هم إلا يظنون. واتل أهل كتاب كساني شان تيدا أمي نخين دوارا هيج شتيك لكتاب خوانازان إلا أماني. ئەمانی بە چەند شێوەیەک لێکیان دایتۆزانان، هەندێک دەڵێن بە مانای ئومنیەت و هیوا و ئاواتی بەتاڵ، هەندێک دەڵێن بە مانای درۆ هەڵبەستان لەسەر کتابی خوا، هەندێکیش دەڵێن بە مانای قیراءە و تیلاوەتێ. ئەوەی کە مەبەستمانە کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی هەندێکیان تێدا نەخیندەوارن، ئومین، هیچ نازان لە کتابی خوا تەنها خوێندنەوەکەی نەبی. وإن هم إلا يظنون. ئیتر ئەوانە هیچ نازان تەنها گومان نەبی، علمیان نییە، تەنها گومان نەبی. وەک هەندێک لە زانایان دەفەرمون گومان بردن واتە وەکو ئەوەیەکەوە کەسێک چاوی ببەستێەوە ئەوجا داوای لێ بکەی هەدەف بینی، نیشانەی لۆ دابنێ و داوای لێ بکە هەدەف بینی چاویشت بەستایتەوە، ئەوە ظەن و ئەوە عەکسی علمە. ئیتر ئەوەی کە مەبەستە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ناوی لەو کەسانە کە تەنها لە کتابی خوای گەورە ئەوەندە دەزان کە بیخیننەوە ئەوانە نەخیندەوارن. لەبەرەوەی کتابی خوای گەورە لەبەوە نەهاتێت تەنها بخیندرێتەوە، بەڵێ خوێندنەوەی بەشێکە، بەڵام ئەوە مەبەستی سەرەکی و مەبەستی کۆتایی و مەقسەدی نهایی نییە. بەڵکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته. ئەوانەی کە کتابمان پێبەخشینە، ئەوانەی کە ئیمانیان پێ هەیە بە حەقی تیلاوە دەیخوێننەوە. حەقی تیلاوە چییە؟ وەکو لە ئەقوالی سەلەف و هەروەکو مفەسرین باسییان کردیە، حەقی تیلاوە ئەوەیە کەوا یەکەم جار تیلاوەی لەفظی بەو شێوەی دەیخوێننەوە کە وەکو دابەزێت بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. دووەمیان تیلاوەی مەعنا واتە هەوڵ دەدەن تێی بگەن و تەدەبوری تێدا بکەن. و هەروەها سێیەم تیلاوە بریتە لە تیلاوەی عەمەل و حوکم، بۆی کەوا کاتێکەوە خوێندیانەوە و تێی گەیشتنەوە جا کاری پێ دەکەن. کەواتە ئەوانە نە ئیمانی، ئەوانەی کە ئیمانی ڕاستەقینەیان بە کتابی خوای گەورە هەیە بە هەر سێ شێوە تیلاوەی دەکەن. ئەگەر نا بەڕاستی ئەوە یەک لە نەوعە هەجرەکانی قورئانی پیرۆز کە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم شکایەت دەکات لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا کەوا إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. ابن القيم رحمة خواري بدەفەرمی ئەو کەسەی کەوا بەس دەیخوێنیتەوە هەوڵ نادا تێی بگا و مانایەکەی تەدەبوری تێدا ناکە، ئەوە نەوعێکە لە هەجر کەوا وازی لە قورئانی پیرۆز هینایە. وەکو حەسەنی بەسڕیش ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی قورئانی پیرۆز دابەزیە لیوتەدەبەر وەلیوعمەل به، دابەزێ لەوەی کەوا تەدەبوری تێدا بکرێت، لە مانایەکەی تێبگەن و تاوەکو کاری پێ بکەن. ئینجا دەفەرمیتن فاتەخەذوا تیلاوەتەه عەمەلا. بەڵام زۆرێک لە خەڵکی وایان کردیە هەموو عەمەلیان بریتیە بەرامبەر بە قورئانی پیرۆز تەنها تیلاوە خوێندنەوەکەی. کەواتە بەڕاستیەوە بەشێکە لە واجبی سەرشانمان بەرامبەر بە قورئانی پیرۆز، بەڵام هەموو قورئانی پیرۆز نییە. ئەسڵ لە قورئانی پیرۆز لە واجبی سەرشانمان بەرامبەری بیخوێنینەوە، تێی بگەین، کاری پێ بکەین، ئەگەر نا بە نەخوێندنەوار حسابین لای خوای گەورە والعیاذ بالله.